پرێس ئەم کاتەدا باش ئێستا ئێمە لە بەردەم قایمقامەتی قەزای دەربەنیخانین وەکووە بینین لە پشتەوەی ئێمە ژمارەیەک چالاکوان و کەسی مەدەنی شاری دەربەنیخانە ساون بە کۆکردنەوەی یا بە دروستکردنی کەمپینێک بۆ کۆکردنەوەی هاوکاری و پیتاک بۆ زیان لێکەوتوانی شاری هەولێر کە زیاتر لە 2500 خێزانە بن بە نزیکەی 21 ملیار دینار زیانیان بەکەوتووە و ئێستا ئێمە بۆ زانیاری وەرگرتنی زانیاری لەبارەی ئەم کەمپینەوە دکتۆر حەکیم عەبدولکەریم چالاکی مەدەنیمان لەگەڵایە. دکتۆر فەرموو بۆ ئێرە. سڵاو لێبێ. دیارە هەر دوای ئەو ڕووداوانە بەداخەوە کە لە سنووری هەولێر و دەوروبەریە دروست بووە، خەڵکی دەربەنگا وەک پیشەی خۆی ئەرکێکی ئەخلاقیە بەردەوام لە کار سادە سروشتی و سیاسەکانە کە لە کوردستان و هەرێمی کوردستان و بە گشتی لە دەرەوەی هەرێمی کوردستانی ڕوودابێ بەردەوام چالاکوانان و ئەندامان چالاکوانان و ڕۆشنبیران و کەسایەتەکان بۆ خێرۆمەندان بە مانای کەلیمە هەوڵیان داوە کە بتوانن بەشداری لەو کەمپینانە بکەن. بەدە ئەم جارش کۆمەڵێک لەم کەسادان کە ئێستا بینن بڕیاریان داوە کە دەستکەم بە دەستپێکردنی کەمپینێ بۆ کۆکردنەوەی هاوکاری چپارە بێت، چ کەلوپەل بێت، چ فەرش بێ، ئەوانەی کە پێداویستی ئەو خەڵکەیە. ئەلبەتە لە سۆنگەی ئەوەیە کە ئێمە لە ناو دۆخێکی سیاسی حکومڕانێکە کە هەمومان گومانمان نییە لەوەی کە بەداخەوە لە ڕووی سیستەمی ئیداری و بەڕێوەبردنەوە دەڵات ناتوانێت وەکو پێویست بەتەنگ هاوڵاتیان بشە. بەتەنگەوە چوونی خەڵکی دەربەنیخانیش دەبێتە وەکو ئەرکی ئەخلاقی لەو سۆنگەوە هاتۆتەوە پێشەوە کە بتوانن ئەو بۆشایە پڕکەنەوە ئەو نەهامەتیانێک کە بەسەر ئەو خەڵکانەوە هاتووە تا ئەوەی ڕاوبگرم پرسیارێکی لێ بکەم. یان خەڵکی دەربەنیخان چەند ساڵێک پێش ئێستا بوومە لەرزە لێدا کۆمەک و هاوکاری بۆ کرا ڕەنگە ئێوە زیاتر لە ئەهمێتی کەمپینەکە بزانن. ئەی وەکو دەربەنیخانیە کە خەڵک دەربەنیخان قوربانی بوومە لەرزە بوو بەم شێوەیە قسەم بۆ بکە ئەهمێتی کەمپین چییە؟ ڕەنگە دەربەنیخانەکان و هەر شوێنێک ڕووداوە سروشتەکانی تیابوو بێت زۆر باش بزان کە چەندێک هاوڵاتیان لەو کاتانە پێویستیان بەدوشتە. یەک دەعمی مادی واتە ئەو پێداویستیانەی کە بەداخەوە لە دەستیان چووە هەر لە ئەوەی پێڵێن لە کەوچکە چایەکەوە هەتا ئەگاتە پێخەف و نووسن و خۆرا کۆمانە پێویستێ. بەشی دۆمی پەیوەندیە بە چۆن لینکێکی ڕۆحی دروستکەی لەگەڵ ئەو خەڵکە ئەو خەڵکە بزانێت کە هاوسۆزی و هەماهەنگیە. بۆیە دەربەنیخانەکان زیاتر هەست بەم هاوسۆزیەکەن و بینیشمان نەک لە تەنها لە کاتی بوومە لە زەگا بەڵکو لە کۆڕەوەکە دەبێت ئەوشمان پێدە بیر کە هاوکاری و هەماهەنگی ئەرکێکە کە پێویستە کاری هەرڕەزی لە نێوان هاوڵاتیان بێەوە جیا بکرێتەوە لە بابەتی دەسەڵات و سیاست و فەسادی و گەندەڵی چکەوە بابەتێکە کە هەر هەمومانەوێت چۆن هەوڵ بۆ کەمپینە چۆن هەوڵ بۆ کەمپینێک لەم کەمپینەن ئاوا هەوڵش بۆ گۆڕی سیستەم و دابکردنی دادبەری و عەدالەت بۆ ناو کۆمەلگا بگەڕێنەوە. قوربانی سیستەمی گەندەڵی و ئیمالی و بە دڵنیاییەوە بەشێکی پەیوەندی بەوە هەیە. ئەم کەمپینە لە ئێمڕۆوە کە دەست پێگەن یەکەم ڕۆژمانە تا هەفتەیەک بەردەوامە بێ و هەندێک نووسینگەمان داناوە کە ئەو کەسانی کە ئەتوان لە دەرەوەی وڵاتیش هاوڵاتیانی دەرەوەی هەرێمی کوردستانیش لە پەیجەکانی خۆمانە دامانەوە کە بتوان پارە بنێنەوە و جگە لەوە دوو شمان داناوە لە دەربەنیخان بەردەمی قایمقامێت و هۆڵی ڕۆشنبیری هۆڵەکەیە کە پێڵێن هۆڵی عەبدوڵای دێفاتە لەو شوێنە کۆمەکەکان کێتەوە هیوادارین لە دەربەنیخان و دەرەوەی دەربەنیخان کۆمەکەکان بگەین بە ئێمە بە دەستێکی ئەمین دەیگەێنین بە ئەو هاوڵاتیانەی کە زیانیان لێکەوتووە. سپاس بۆ ئێوەش. بەڕێزان ئێستا دیمەنی ئامادەکاریەکانتان بۆ ئەگوازینەوە ئەمانەی کە لە بەرچاوتانە دیمەنی ئامادەکاریەکانە ئەوەی جێ ئاماژە بۆکردنە ئەم کەمپەیمنە جگە لە دەربەنیخان لە سنووری گەرمیان لە قەزاکانی خانەقین کە لە ئەرکفری هەمووی هەستاون با کۆکردنەوەی هاوکاری و پیتاک بۆ ئەوەی بیگەێنن بە زیان لێکەوتوانی لافاوەکەی شاری هەولێر کە ژمارەیان لە سەروی 2500 خێزانەوەیە.